يوسف سلامي خوای لێ بێ یەک خەوێکی بینی إني رأيت 11 كوكبا والشمس والقمر رأيتهم لي ساجدين. هاد بۆلای باوکی وتی باوە ئەم خەوەم بینیوە. باوکی وتی چی؟ يا بني لا تقصص رؤياك على إخوتك. نەکەی ئەم خەوە بۆ براکانت بگێڕیتەوە. فيكيدوا لك كيدا. دوایی ڕەنگە لە ناوت بن، دوایی ڕەنگە فێڵت لێ بکەن، دوایی ئەم خەوە ببێ بە نەکبەتی و ژیانت بسووتێنێت. بۆی عەزیزەکەم پێویست ناکات هەموو شتێکی ماڵەکەت بۆ خەڵک باسکەیت. پێویست ناکات تۆ بە هەموو خەڵک بڵێ من ئەمە شتم هەیە. نیعمەتەکانی خوا جاری وایە پێویستە بیشاریتەوە. چونکە هەندێ دڵ هەیە نەخۆشە، هەندێ دڵ هەیە حەسوودە، هەندێ چاو هەیە چاوپیسە. بۆیە ما برز رجل في نعمة إلا وكثر حساده. هەر پیاوێک خوا دەوڵەمەنیکە، هەر پیاوێ خوا جاه و منصب و شوهرەتێکی باتێ، پیاوەتی و شەهامەت و نەجابەتێکی باتێت إلا وكثر حساده. لەم لاولا ئامۆزا ئەبێ بە دوژمن، پورزا هەر لە خۆیەوە بەنەوە عێسەیت دەکات، دراوسێکەت بەنەوە عێسەیت دەکات، خەڵک هەر لە خۆیەوە جۆرێک سەیرت ئەکەن. بۆیە هەوڵدا نیعمەتەکانی خوا با بە ئاشکرا هەمووی دیار نەبێت. جوانە هەت بێت لیباسێکی جوانت لەبەرا بێت، سیارەیەکی باشت هەبێت، خانوویەکی مەڕموق و جوانت هەبێت، بەڵام پێویست ناکا وردەکاری ژیانت بە هەموو خەڵک بڵیت ئەوەنەم هەیە و ئەوەنەم لە بانقا خستووە، مناڵەکانم ساڵحن، لە قسەم دەرناچن، لە خوا بەزیابێ، مناڵی من وەکو مناڵی خەڵک نییە، مناڵی من وەکو مناڵی خەڵک بێ ئەیکوژم. زۆر کەسمان بینی وایوت، بەڵام ئێستا مناڵەکەی چەقۆ هەڵکێشە، مناڵەکەی مەشروب خۆرە، دووکەڵ خۆرە، دەرمان خۆرە، چونکە گاڵتەی بە مناڵی خەڵکە کرد. ئەوەنە ئەم نیعمەتەی هەڕژ لە بەردەستی خەڵکە، مناڵی من وە، ماڵی من وە، کەسابەتی من وە، ئێستا کەسابەتەکەشی نەماوە، ماڵەکەشی نەماوە. بۆیە العین حق، چاو حەقە. ئەگەر شتێ پێش قەدەر بکەوتایە چاوپیسی پێشی قەدەرەکەوت. بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی چاوپیس وشتر ئەخاتە ناو مەنجەڵەوە، زەلام بە ساغی ئەکاتە ناو قەبرەوە. بۆیە بێ زۆر زۆر وریابیت. سیارەیەکت کڕیوە 6 دەفتەرت پێداوە، یاخوا خوای گەورە 600,000 دەفتەرت باتێ. پێویست ناکە لە ناو خەڵکە ئاوا خۆت بادەی بڵێ 6 دەفتەرم پێیاوە، خانۆکەم بای 40 دەفتەرە، وەڵام مەزرعەکەی سیتەکەم 65 دەفتەریان ناوە پێم نایە. ئەمە بە زمانی ئێرە. بۆچی ئەمانە ئەیڵیت؟ لە پێناو چییە؟ لەبەرەوە بڵێن دەوڵەمەنە؟ تۆ ناترسی خەڵکی دڵ نەخۆش لە دەورتە؟ ناترسی ئەو هەموو حەسود و حاسدە لە دەورتە؟ بۆیە ئەگەر ئەتەوێت نیعمەتەکانی خوا بەردەوام بێ بەسەرتەوە، وردەکاری ژیانت، نهێنیەکانی ژیانت هەمووی بۆ خەڵک هەڕمەڕژە. ئەگەر دەوڵەمەنی ببەخش، پێویست ناکە سەرۆت و سامانەکەت بە خەڵک بڵێیت. وە کۆمەڵێ نهێنی ژیانی خۆت هەیە، بەینی خێزانت، ماڵ و مناڵی خۆت، دایک و باوکت، پێویست ناکە دراوسێکت بیزانێت.